یەکێک لە شتەکانی کە زۆر عزیەتی منەدا و ئێمە think tank دروست دەکەیت بۆ ئەمە و بەشک و جەنابیشتان بتوانن یارمەتیمان بن بۆ ئەوە مەسەلەی ژنان و گەنجانە. ئەمە بەشێک بوو لە قسەکانی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی کە لەبارەی گەنجانە و لە دیداری مێری ڕۆژی 11 تشرینی یەکەم لە هەولێر پێشکەشی کرد و وتی ئێمە بە جەماوەرەکەمانەوە دەوڵەمەندین بەو گەنجانەی کە زۆربەیان خوێندەوارن نەک بەنەوت و غاز. ئێمە زۆر جار ئەڵێن کوردستان دەوڵەمەندە، ئەڵێم چۆن دەوڵەمەندە، ئەڵێن وڵا کوردستان نەوتی هەیە و غازی هەیە و ئەوە نییە. ئێمە بە جەماوەرەکەمان دەوڵەمەندین بەو گەنجانە کە زۆربەیان خوێندەوارن. هەر لە دیدارەکەدا سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی ڕایگەیاند خوێندکاران کاتێک خوێندن تاو دەکەن دەبێت دەرفەتیان بۆ بڕەخسێندرێت کە شوێنێک هەبێت ئیشی تێدا بکەن. کوڕکچی باشن ئێمە بێ جەوێک دروستکەین کە ئەم تەلەبانە ئەخوێنن کە دێنە دەرەوە لە یونیڤەرسیتیەکانیان شوێنێکە بێ بچن ئیشی لێ بکەن هەلی کار. ئەمە ئەبێ ئێمە بەڕاستی تەرکیز کەینە سەر ئەوە. من خۆم خەریکم لەگەڵ برادران پلانێکی 5 ساڵدا ئەنین. ئێستا یەکێتی لە کوێیە ئەمانەوێ یەکێتی بۆ کوێ بڕوە. بەڵام دڵنیا بە بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی ئاماری سلەیمانی لە کۆی 6 ملیۆن و 35,054 کەس لە دانیشتوانی هەرێم 2 ملیۆن و 205,863 کەسیان گەنجن کە لە 49یان لە ڕەگەزی مێن. لە کۆی ئەو ژمارەیەش 882,345 کەسیان لە سنووری سلەیمانین. کۆی ژمارەی گەنجانیش دابەشبوون بەسەر ئەم تەمەنانەدا 639,561 کەسیان تەمەنیان 15 بۆ 19 ساڵە، 585,332 کەسیشیان لە نێوان 20 بۆ 24 ساڵن، 523,695 کەسی دیکەشیان 25 بۆ 29 ساڵ، 457,275 کەسیشیان تەمەنیان لە نێوان 30 بۆ 34 ساڵە. وەکو هەموو وڵاتانی دنیا لە کوردستانیش خاوەنی کۆمەڵێک گەنجی بەتوانە و بەهرەدارین لە هەموو بوارەکاندا کە پێویستیان بە سەپۆرتە بۆ ئەوەی بزنس و بیرۆکەکەیان سەرکەوتوو بێت. سەرۆک بافڵ لە ئێستادا تەواو پشتیوانی ژنان و گەنجان بووە و ئەتوانێت ئیشەڵڵا لە داهاتوودا هەلی کاریان بۆ دابمەزرێنێ ئەو کەسانی کە جامیعەیان تەواو کردووە کۆلێژیان تەواو کردو ئێستا لە ماڵەوەن. ئێمە ئەبێ بەیەکەوە ئیش بکەین. قسەکانی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لەبارەی خزمەتکردنی گەنجانەوە کاردانەوەی لە نێویاندا دروست کردووە و ئومێدی پێبەخشیون کە بتوانن لە داهاتوودا دەرفەتیان بۆ بڕەخسێت و کار بکەن. ئەوەی کاک بافڵ لە دیدارەکەی هەولێردا لە دیداری مێری قسەی لەسەر کرد بەڕاستی هەمانی دڵخۆش کرد. بیل لەوا کاتەوە کە ئایندەی ئەم وڵاتە لەسەر گەنجە چکە سەرمایەمە بەڕاستی تەناکار نابێکار لەسەرەوەکەین بڵین ئێمە نەوتمان هەیە ئێمە ئەومانەیە ئەومانە ئێمە گەر دەستی کار نەیخێنە دەستی گەنجەکانمانەوە ئەم هەموو گەنجەمان هەیە ساڵانە بەلانی کەمەوە 100,000 کچ و کوڕی ئێمە تەخەڕوجەکە. وەکو ئەوی کە خۆی وتی ئێمە بە گەنج دەوڵەمەندین گەنج ئەتوانی ئەم وڵاتە بەڕێبەرەوە گەنج سەرمایەکی نیشتیمانی ئەم وڵاتەیە. ئێمەش ئێستا کۆمەڵی گەنجی پێشکەوتومان هەیە تاکە هیواش ئەوەی کە ئێمە ئومێدمان پێێتی کاک بافڵە و دایم پشتگیری گەنجانی کردووە و بەداخەوە لە چەند ساڵی ڕابردووە گرنگیەکی کەم درراوە بەچینی گەنجان کە ئەم ناومێدیە ژوای کردبوو گەنجانمان پەنابەرێتە ئەوەی کە خاک و نیشتیمان و وڵات و کەسوکاری خۆی بەجێبێڵێت. بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا کە ئەبینین کاک بافڵ تاڵەبانی هەر ڕێچکەکەی مام جەلالی کردەوە لەسەر ڕێچکەی ئەو بەردەوامە گرنگیەکی ئەجگار زۆر ئەیە بە گەنجان. نزیکەی 10 ساڵە پرۆسەی دامەزراندن لە هەرێمی کوردستان ڕاوەستاوە. ساڵانەش نزیکەی 110,000 خوێندکاری زانکۆ و پەیمانگاکان خوێندن تەواو دەکەن و کەمترینیشیان دامەزراون. بۆیە خوازیارن لە داهاتوودا ئەو دەرفەتەیان بۆ بڕەخسێت بۆ ئەوەی لە کەرتی گشتییان تایبەت خزمەت بکەن. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.